پرسیارێکی کەمان بۆ هاتووە دەڵێت دکتۆر شێرپەنجەی کۆڵۆن لە دوای چارەسەر هەتایە دەمێنێتەوە گەر گرێ لە کۆم دابێت و سایزەکەی 16 بۆ 18 ملیم بێت ترسناک نییە. طبیعی شێرپەنجەی کۆڵۆن سوپاس بخوا ئێستا چارەسەری هەیە، هەم بە نەشتەرگەری و هەم بە دەرمان لە وڵاتی خۆشمانە چارەسەری هەیە و زۆر نەخۆشەیە کە چارەسەر کراوە و سوپاس بخوا گرفتیشیان نییە. بەڵام بەڕاستی ئەکەوێتە سەر قۆناغبەندی گرێکە. ئەگەر لە قۆناغێکی پێشکەوتووە بێت جیاوازەوە لە قۆناغێکی سەرەتایی نەخۆشەکە بێت. ئەگەر نەخۆشیەکەی قۆناغێکی سەرەتایی بێ و چارەسەری پێویست وەربگرێت لە نەشتەرگەری و پاشان ئەگەر پێویست بکە مەسەڵەن دەرمان وەربگرێ ئینشەڵا ئەوە دەمێنێتەوە، بەس هەتایەوەیان لە عیلمی خوای گەورەیە. ئەگەر گرەیەکیش مەسەن لە کۆم دابێت سایزەکەی 16 بۆ 18 ملیمتر ترسناک نییە، ئەمە کەوێتە سەر جۆری گرێکە. ئەبێ فەحسی لێ وەربگیرێ بزانی ئەگەر ئایا ئەم گرەیە گۆڕانکاری تیا دروست بووە، دەرەجەی گۆڕانکاریەکەی چەندە. مەسەن ئەگەر گۆڕانکاری تیا دروست بوو بێ بە ناوپۆشی کۆم و ڕێکا ڕۆشتووە چەندێک ڕۆشتووە، جاری وایە هەر سەتحیە و کاتە بەلابرنێکی بە نەشتەرگەری لا ئەبرێت یا لە ڕێی نازوورەوە لا ئەبرێت مەسەلەن پاش فەحسکردنەوەی دیسان بە کاملی کە لا ئەبرێ ئەگەر هاتوو بە تەواوی لا برابێ و گۆڕانکاریەکان گۆڕانکاری سەرەتایی بن، ئەو کاتە ئینشەڵا شتی ترسناک نابێت بە مەرجێک نەخۆشەکە دوای لابردنەکەی بکەوێتە ژێر چاودێری پزیشکی چڕەوە.